ئەمە کاتەکە لە حوجرە بووین بڵێن یەکێتی ئێوارەیەک مەفرەزەیەکی گەورە هاتن قووەتێک لە لای منتیقەی تووتمێ و خەتێ چونکە ئەوێ مەڵبەندی لێبوو هاتن لە ئارانە ئێوارەکە تەمەرکۆزیان کرد هەندێک ناسیاوم لەوێ لەگەڵیاندا بوو یەک لەوانە کاکدارە کە زۆر لە بڵێن کە کۆسرەتی نزیک بوو ئەمنیش سەلام و کەلامم لەگەڵ کرد و لە سەربانی مزگەوت پیاسەمان دەکرد لێم پرسی کە خەریکی چین گوتی من لە جەنابت ناشارمەوە خەریکین ئەم شەو عملیاتێکی گەورەی عسکەری بکەین لەو ڕەبیانە و ئەوانە بدەین و ئەوانە گوتم خۆ منتیقەکە لەوانەیە تۆپ باران بکرێ و وێران بکرێوانە گوتی وەڵی جا ئەگەر ئاوایە ئەگەر ئێوە خەمەچی وەک بڵێ لە خۆتان دەخۆن چ دەکەن چ ناکەن من چوون بە مامەستا مەلا کەمالیم گوت هەر ئەو شەوە هەوڵماندا سەح بکەینەوە چوینە گوندی گورگار هەردوای ئێمە ڕۆیشتین کە شەڕ ڕوویدا حکوومەتی عێراق ناوچەکەی تۆپ باران کرد تۆپە گووا حوجرەکەی ئێمە و خانوەکەی شوێنی خەوگە و خەوتنمان کەوت ئیتر چکە جەلمان نەهات بوو لەوێندەرێ نەماین یەکێتی لە چیای کوڕەچیدا ئەوەی دیدبیتی دەزانێ ئەو بورجە بەرزەکانی لە سەرەتایکی زۆر بەرزە و لە منتیقەی بەنێ هەریرێش لە هەمان شێوە لە سیلسیلە ڕەبیەکیاندا و لە منتیقەی گوندی بڵێن کانی شەڕکان و بەرزایەکانی جۆلەمێرج کە هەمویان لە بناری چیای بەرزی کۆڕەکن لێیاندا